لقی هەولێری ناوەندی زانایانی کۆمەڵی دادگەری کۆڕێکی گشتی بۆ زیاتر لە شارەزابوون لە ژیان و پێگەی سەرکردەی موسڵمانی کورد سوڵتان سڵاحەددینی ئەیوبی باڕێوە برد. سازکردنی ئەم چاڵاکیە دوای ئەوە دێت کەسێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێڕێزی بەرامبەر ئەو سەرکردە مێژوویەی کورد کرد و ئەم ڕەفتارەشی کاردانەوە و ناڕەزایەتی لێکەوتەوە. بەرپرسی لقی هەولێری ناوەندی زانایانی کۆمەڵی دادگەریش دەڵێت هەمومان قەرزداری جوامێری و کۆشش و ماندووبوونی ئەو سەرکردە مەزنەین بۆیە پێویستە زیاتر شارەزای ژیاننامە و ڕەفتارەکانی بین. ئێمە وەکو لقی هەولێری زانایانی کۆمەڵی دادگەری کوردستان هەستای مەسازکردنی کۆڕێک بەوەڕێز دکتۆر عەبدولحەکیم ئەحمەد خۆشناو لەسەر ژیان و هەڵوێستەکانی سەلاحەددینی ئەیوبی ڕەحمەتی خوای لێبی کە پیاوێکی گەورە بووە. دیارە ئێمە وەکو زانایان کە ئەو پیاوە عالیمە خۆمان پێ مقەسیر بوو، خۆمان پێ کەمتر خەم بووە کە بەڕاستی دەبی ساڵانە و مانگانە چەندین دیبێت و کۆڕ و سیمینار بۆ ئەو پیاوە بەڕێزە ساز بکرێ. زۆر لە مێژوو نووسەکانی ئەوروپا و ئەمریکا و دەرەوە کە مسلمانیش نینە زۆر زیاتر بە ئینساف و بە چاکە باشی ئەو پیاوە گەوریان کردیا. بۆیە ئێمە ئەولاترین سەرکردەیەکی قارەمانی کوردی مسلمانی بێوێنە کە بەڕاستی پیاوەکی زۆر دیندار و خواپەرست بووە، ئیسلامی لە خۆدا بەردەستە کردووە. لۆ ئێمە فەخر و شانازیەوە یاد و بیرەوەری دەکەینەوە. لای خۆیەوە بانگخوازێکی ئیسلامی دەڵێت بە ئازادکردنی شاری قودسی پیرۆز سوڵتان سڵاحەددینی ئەیوبی کۆمەڵەیەک دەستکەوتی سیاسی و ئابووری بەدەستهێنا، بەڵام لە هەموو ئەو دەستکەوتانە گرنگتر ڕاکێشانی سۆزی تەنانەت دوژمنانیش بوو بە ئاکار و ڕەفتارە جوامێرەکانی و نەرمونیانی لەگەڵ بەرامبەردا. سڵاحەددین ئەیوبی لە جیهانی ئیسلامیدا توانی کە قودسی پیرۆز ڕزگار بکە لەدەست سەلیبیەکان بۆ دووەم جار لە دوای تحریککردنی لەلایەن ئەسەدەمی خولەفای ڕاشیدین ئەسەدەمی عومەری کوڕی خەتاب و ئەو شێوازە ئازادکردنەش کە سەلاحەددین ئەیوبی ئەنجامیدا بەڕاستی زۆر تایبەت بوو و جگە لە دەستکەوتە سەربازیەکەی و سیاسیەکەی دەستکەوتێکی ئەخلاقی فراهەم کرد. ئەوش لە ڕێگەی تەعامل و هەڵسوکەوت و مامەڵەکردنی بوو لەگەڵ ئەو لانانەیە ئەو هێزێکەوە چەندین ساڵ بە قودسی دەجێدەست بوون نزیکەی 88 ساڵ کە دەبینین سەلیبیەکان بە شێوازێکی درندانە ئەو شارەیان داگیر کردو و خەڵکەشیان خەڵتانی خوێن کرد، بەڵام سەلاحەددین بە شێوازێکی لێبوردەیانە و بە شێوازێکی مرۆڤ دۆستانە بە ئەخلاقێکی بەرز تەعاملی لەگەڵ کردن و ئەو شارەی گەڕاندەوە بۆ باوەشی مسلمانە. لە مێژووی کورد و ئیسلامدا سوڵتان سڵاحەددینی ئەیوبی سەرکردەیەکی بێر و حەقویست بووە کە سەراپای ژیانی بە بیر و باوەڕەکەی و ئازادکردنی خاچی مسلمانان تەرخان کرد. ئێستاش زۆرینەی مێژوونووسان لەسەر ئەوە کۆکن سوڵتان سڵاحەددینی ئەیوبی توانی ڕەوتی مێژووی بگۆڕێت و مانای ڕاستەقینە بۆ ئەخلاق لە جەنگیشدا بگێڕێتەوە. ئەو مێژوەش کە سوڵتان سڵاحەددینی ئەیوبی نووسیویەتی لە چەندین ناوەندی ئەکادیمی کراوەتە پرۆگرامی خوێندن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.